سڵاو کاگەمجەد ئێمە لە تێککارەوە لەگەڵین بەخێر بن سەرچاوم جۆنی باشی بەخێر بێ سەرچاوم ئەمجەدی ناسراو لە ناو هونەرمەندان لە ساڵی چەند لەدایک بووە 1959 ئاستی خوێندنت تا سنفێکی سانەوی کاگەمجەد لەکەیەوە دەستی بەکاری هونەری کردووە لەگەڵ هونەرمەندان من بەخۆم تەمەنی 8 ساڵیم وە لەو کارێک ئیشم کردووە لە لای خاڵی گەورەم خاڵم عەبدولەتیف خاوەنی تۆمارگای عەبدولەتیف سەخماخچی ساڵی 52 دامەزرا لە هەولێر ئیدی ئەم لە ساڵی یان تقریباً لە کۆنەکە لە 67 و 68 دەکەوی کارم کرد حتى ساڵی 76 دوکانم دانا بەڵێ لە 76 شەوە من لەگەر هونەرمەندەکانم حتا ئێستا قوتابخانەی خەبات ساڵی 1976 ئەم وێنەیە چی بیر دەخاتەوە ئەم وێنەیە لە سەفرەمان بناو مەکتەب خواردنمان دەخوا لەگەر مامۆستایان بەداخەوەی ڕۆژە مامۆستایەکمان مامۆستا بەهادی مرد یعنی زۆر سبەت بەدی بێتەوە زۆر خۆش بۆ کاتی بیرە تەمەنم 16 ساڵە 17 ساڵە پێشەوەی بێرە تۆمەرگایەک هەبوو بە ناوی تۆمەرگای ناس بەڵێ لە ئیسکان لە ئیسکان بەڵێ ئەم تۆمەرگایە بەروارەکەی لە چ ساڵێک کراوە بەڵێ 76 بەس 76 بەرامبەری سینەمە سیوان بووم 86 هاتی لە ئیسکان هەر خۆت خاوەنی ئەم بەڵێ 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 خۆم و برایەکانم پێکەوە بووین ئەمن سولاد و نیازی پێکەوە بووین یەکەم کاری ئەمجاد و تۆمارگای ناس بۆ چوو نەرمەندێ واللهی ببین نایەتەوە چکە گۆران بێژەکان بەعام بە خۆمە تۆمارما کردیە یعنی گۆران بێژ نەمایە کاری بۆ نەکەی ئەو کاتی دەنگ و ڕەنگ چۆن تۆمار دەکرا گۆرانی چۆن تۆمار دەکرا ئەو کاتی گۆرانیمان تۆمار دەکرد بە جیهازی عالی تۆمارمان دەکرد یعنی ئەوە نەبوورێ بە جیازی ئەو میکسەر و شتوانە هەبیتن هەموو بە جیازی عادی بوو یەکەم جارکەی بوو میکسەرت هەبوو ئیشت لەسەر میکسەر کرد ساڵێک بوو میکسەر ساڵی هەشتاوەش کڕیمان هەشتاوەشت ئەو میکسەرێک یەکەم کاری دەنگت پێ تۆمار کرد لە لات ماوە ناوەڵە لە ماڵەیە لە ماڵێ لە ماڵەیە بەڵێ ماوە هەر ئیش دەکاتە بەڵێ بەڵێ تایە حتا ئێستا هیچ دەکە بەڵێ ئێ باشە ئەو بەرهەمەی کە یەکەم جار لە تۆمارگای ناس فرۆشرا هیچ هونەرمەندێک بوو بەخوای بەبییر نایەت کە هەموو هونەرمەندەکانمان لەو تۆمار دەکرا هەموو هونەرمەندەکانمان ئیش تۆمار کردووە نازانانی چ دەفرۆشرا بەبیریت نییە یەکەم جار کە لە تۆمارگای ناس کاسێتێک یاخود قەوانێک فرۆشرایی چێ بوو بەبییر نایە بەبیرت ناوەڵڵا چێ بوونەوانێ و کاتی کاسێتی گۆرانی بێژەکانیان دەکڕی گۆرانی بێژە و کاتی مامۆستا فواد ئەحمەد بوو مام ڕەسوول بوو تەحسین تاها بوو حەسەن حەیران بوو حەسەن زیرەک بوو ئی هەولێرە مەسەلەن فەرهاد زیرەک بوو نووری گەرمیانی بوو زۆر بوو گۆرانی بێژ کێ کاسێتەکانی وانەی دەکڕی والله هەموو عالم دەیکرد هەولێر کامل دەیکڕی کامل دەیکڕی هەولێر مەسەلەن بە چەند قەومەکە پێکاتە پێکەوە دانیشکە پێکەوە ژیانە هەموو کاسێت یەکترمان دەکڕێت دەتوانی بە ژمارە پێم بڵێ کارت بۆ چەند هونەرمەند کردووە نادیار نادا کە گۆرانی بێژ نەمای کاری بۆ نەکەم زۆرە گۆرانی بێژانی هەولێر هەموو بە خۆم کارم بۆیان کردووە گۆرانی بێژ ئێرانی کارم بۆ کردووە گۆرانی بێژ سلێمانی کارم بۆ کردووە گۆرانی بێژ کەرکووک کارم بۆ کردووە یعنی ناگۆترێ ئەمجەدی تەنزیلاتی ناس بەڵێ هیچ گۆرانیەکی هونەرمەندانی لایە تا ئێستا بڵاو نەکرابێتەوە زۆرە دەتوانین جەمال زۆرە گۆران بێژ مەسەلەن کاتی خۆی کە تۆمارمان دەکرد خاصەتەن ئەگلەنجەکان تۆمارمان دەکرد 3 ساعات 4 ساعات 5 ساعات ئێوارەداش حتە سبەینێ 1 ساعتمان بڵاو دەکردەوە ئێستا دێنە سەرەوە گلەنجەی بەس دەمەوێت بزانم چ گۆرانیەک هەیە لە لای ئەمجەد تا ئێستا بڵاو نەکراوەتەوە زۆرە دەتوانێت کە گۆرانێکتان بۆ پێکەم بە سەرچاو ئەو کاتی دێنەوە سەر ئەگلەنجەی بە سەرچاو بەس ئەو گۆرانیە هیچ گۆرانی بێژەکەم گۆرانێکە بڵاو نەکراوە ئەوە با جەلال سەعیدی پێکەین جەلال سەعید بەڵێ هەزار ڕەحمەت لێبی ئەو حەفرەیە حتا مرد بە خۆشی جێلێ نەبوو بۆ بڵاوتان نەکردەوە ئەو کاتی واللهی زۆر ئاخ بڵاو نەکراین نەکبێ یان بە خۆمان بە قەسەم بڵاومان نەکردەوە
ئەوان نەزمەدین ئاوارەیە برای زەکەریا عەبدوڵڵای لەگە مامۆستا جەلال سەعیدی پێکەوەنا ئەو کاستە بڵاو نەکراوە تا ئێستا وتدی ساڵی چەند بوو؟ ئەوە ساڵی کۆنا کۆنا جەلال سەعید تا مردیش جێ لەو بەرهەمە نەبوو. جەلال سەعید و نەزمەدین ئاوارەیە جەلال سەعید حتا مردە گۆرانای جێلە نەبووی خۆی ئەو حەفرەیە ئێستا حەفلەیە بەس تەنیا لە لای تۆمەوە. بەڵێ لای منە بڵێ ئەی پێشەوەی کە بەرنامەکە دەست پێ بکە باسی شتێکت کرد گوتێت ئەردەلام بەکرێکم لایە حەفلەکە لە ماڵی خۆمانە. بەڵێ ئەوانە ماڵی خۆمان نەبوو لە ئیسکان لە ماڵە چی بوو ئەو شەوی عەدنان خێرۆڵا مردبوو ئەردەلام بەکرێ ئەو گۆرانیانەی گۆ لەوێن درێژ ئەردەلان تەوان ئاگای لە خۆ نەبوو کە گۆرانی دەگۆ ئیدی حکوومەت هات نەژدا هاتە وەختی نەژدا هەبوو گوتی دەنجی بین نەخوا لەبەرەوەی تازمانە هەیە ئیدی ئەردەلان لە سەلاقیتەی جوونیدا جوونی ینی بەڕژێمی ئەو کاتیدا بەڵێ ئەچ ڕوویدا دواتر وەڵە دواتر ڕووی دەچکا بەخۆمان تۆمارمان دەکرد ئەو کاتیش ئەمر بوو کەشتی وها ڕوویدا ئەمە تەسلیمی حکوومەتی بکەین ئەردەلان برایەکی بە کووت کوش وا بکەین شاردمان هۆناو بکرێمەوە ئەی بەیانی کە هاتەوە سەرخۆ بەیانی هاتە سەرخۆی هاتە پێشکانە گوتی ئەم زیاد ئەوە جەنازەی باب میان بردە سەر قەبران بە خۆم نەچمە سەر قەبران بابی ئەو شەوی بابی ئەردەلان بەکریش مرد لە ڕای خوای بمگوێ غەڵەتم کردی ئەو شەوە کاکە گوت خۆ تەنگاومەکە بەس کەس نەچی پێشی من خەبەر بداتن یان کەس لەوێت ئەو کاتی ئەو شتان نەبوو مۆبایلیش تو تۆمار بکرێت ئیدەکە خۆسمێنەکەی ئەو کەلیماتانم ڕەش کردەوە وتت جۆرە ئاهەنگێک هەبوو پێشتر پێیان دەگو ئەگلەنجە بەڵێ چەند ئەگلەنجەت کردووە ئەگلەنجە حساب ناکرێت هەموومان جێ هەزاران ئەگلەنجە لەو لێر دەکرا ئەو چۆن بوو چۆن دەکرا ئەو ئەگلەنجەیە چۆن دەکرا ئەو ئەگلەنجەیە چۆن بوو لەکوێ دەکرا ئەگلەنجە چێ بوو قەدیم ئەگلەنجە لە قەڵاتێ دەبوو ئەو کاتی قەڵات بوو تێراوە بوو تەعجیل بوو هەولێر مەحەلەی عەرەبە مەحەلەی یەهودیان بوو دایم لەو هەولێرەی حەفەلات دەکرا ئەو حەفەلاتەکە مەسەلەن مشکۆ دادەنیشت جەلال سەعید دادەنیشت یعنی عینی پێکەوە ژیان بوو پێکەوە گۆرانیان دەگو حتا سبەینێ هەڵدەسای داتینەوە ماڵی ئەو خۆش بووە بێگومانەوە چەندە من زۆر بەبیرم نایە بەڵام زۆر باسی دەکەن ئەگلەنجە هەبووە وەختی خۆی شتێکی خۆش بوو ئەی کاک ئەمجد شتێکی کە هەیە دەمەوێت بزانم بێجگە لە ئەگلەنجە و گۆرانی و هەڵپەرچێ و ئاهەنگ و ئەوانە کاری مەولود و بۆ ناینەکانت کردووە بەڵێ زۆر هەموو مامۆستایەکانی کوردستان قورئانم بۆ یاد تۆما کردووە مەولودیش دامەناوە ئەو کاتی کە مەولودمان دادەنەمە سەحەب مەولود پارەمان لێ وەردەگرت دوایی لۆک مامۆستای ئاینیەکە کە قورئانیان دەخوێت ئەوە دیاری خۆمان بوو کە تۆمارمان دەکرد یعنی لۆ خوای دەما کە تۆمار پارەمان وەردەدەگرت زیادە سعەد جەلال سەعید فەرات زیرەک ئەمجد چی یادگاریەکی لەگەڵ ئەو سێ هەیە وەڵڵاهی یادگاری زۆرە یەک یادگاری ناگوت یعنی یادگارکان زۆرە لەگە جەلال سەعید ماشەڵڵا هەزار ڕەحمەتی لێبی هەموو قەلبی نوکتە بوو نوکتەی وهای دەکرد یعنی وەڵڵاهی زۆری کردیە نازانم کوم بژێڕمەوە یەک نوکتەمان لە بۆ بجێڕەوە یەو کاتی ئی زیادی بژێڕمەوە ئاهەنگێکمان هەبوو ئاهەنگەکە ئیبرادەرەشی بزیازمان لۆ زیارە سعەددانا گەیشتمە سەری سولادی بران بەگە زیادی دەمەقاریان بوو وەڵە سوکە کەتمەناویان گوتم چێ مەسەر ڕاوەست مەزە بێواتەوە ڕاوە چێ مەسەلا گوتی زیاد دەیەوێ لێرە ڕاوەستی دوو سەماعش دەتەریش دانێم فی کەژنە کا گۆرانی بێ گوتم کاکە سولات ڕۆخ و حافیز بی کەمەک سەماعەکان بەدوو دانە سەوتە چهادم لێ پێکرێ زیاد باشە گوتی ئاڕام بێسەرەوە خۆش بووە بێگومان یادگارێکی قەت کاسێتی هونەرمەندانت لێ سراوە تۆ یاکتێک چوە بەر لەوەی بڵاو بکرێتەوە نەخێت ئەو کاسێتێکە تۆمارمان کردووە ئەو کاسێتێکە لامانە لە پێش و لە پاش حتى سەجدامان احتفاظ بێکرایە یعنی لە ماڵێ هەیە لێرە هەیە لە عقلی کۆمپیوتەرێ لە عقلێکی ماڵێماندانە بە کاملی تێنەگەی ئەوانە وەچی ئەولادێکی خۆم پاراستیە ئەی کاگەم جەت ئەو هەموو کارت بۆ هونەرمەندان و ئەگلەنجە و ئاهەنگ و هەزارە هاشتی هونەریت کردووە قەت خۆت گۆرانی دوتووە نەخێر بۆ وەڵڵاهی دەنگم خۆش دیە دەنگت خۆش نەبوو بە خۆی گۆران بێش ئەگەر دەنجی خۆش دەبوو حەقلێ گۆرانی بێ
ئێمە هیوای تەمەنێکی زۆر درێژ و تەندروست و لەشێکی ساغت بۆ دەخوازی بەڵام شتێک هەیە لێرە دەمەوێت بیزانم بۆ نمونە خوا نەخواستە تۆ بمری کەس هەیە لە دوای تو ئەو هەموو ئەرشیفەی هونەریە بپارێزێت بەڵێ کوڕەکەم محەممەد لە من زۆر بە زەوقڕ لە ئیشەکەی ئاگای لە ئیشەکەی لە من بە قوتیش دەیزانیتن تەسلیمیم کردە پاشی خۆم ئەگە محەممەدیش نەیگرت حەز دەکەم حکومت بەخۆی پشتگیری ئەو شتێ بکاتم هیوای تەمەنێکی درێژ بۆ ئەمجەدی هونەرمەند و هونەردۆست دەخوازین